ئەنجا ئەم شاهیدی دانا داوا لە مسلمانەکە کە پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وەسەلام لە هەموو کەسێک زیاتر خۆش بێ. سەیدنا عومەر خوا لێ ڕازی بێ خوا فەرمووی ئەی پێغەمبەری خوا وەڵڵاهی لە هەموو کەسێکم زیاتر خۆشەوی جگە لە ماڵ و مناڵی خۆم، یعنی لە دایک و باوکم. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی نابێ ئەبێ منت زیاتر خۆش بوێ لە دایک و باوکیشت. فەرمووی دەی قوربان جەنابتم خۆش ئەوێ زیاتر لە دایک و باوکیشم. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی ئەلئانە یا عومەر، یعنی ئێستا ئیماندارێتیەکە تەواو خۆشەویستیەکەت تەواو کە تعبیرت لێی کردو کەوا ببێت لە هەموو کەسێک زیاترمان خۆش بێ. ئایا فعلا مسلمانانی ئێستا ئەم پێغەمبەرە نازاران عەلەیهی سەڵات وەسەلام ئاوا خۆشەوێ وەکو دایک و باوکی خۆیان خۆشەوێ؟ نەبەخۆ. یعنی ئەگەر وا وایە و ڕسمە کاریکاتێری حەقیرانی لە دانیمارک لە 2005 بڵاو کرایەوە، وڵاتی ئێمە کوردستان باشووری کوردستان دوای 35 ڕۆژ مزاهرە کرا بە ئیسلامی سیاسی و جەماعەتەکان و شێخانی تەریقەت و قادری و نەقشبەندی و ڕفاعی و سەهرەوەردی و هەمویان بە مەزهەبەکان و بە مەلا و بە ئەوقاف و بە ئیجازەی ڕەسمیش دوای 35 ڕۆژ نەیکردە 6,000 کەس کە هاتوونەتە سەرجاد. پاشان ئەم شاهیدیدانە دیسان داوای ئەومان لێکا کە جۆڕایەڵی تەواوی پێغەمبەری خوا بین عەلەیهی سەڵات وەسەلام، اقتیدای پێ بکەین. جۆڕایەڵەکە چییە؟ فەرمانێکی کە داوە ئەم فەرمانە ئەگەر فەرز بوو حەتمیە بێ پێوەی پابەند بی، بڕوانە ئیلتیزامی سەحابە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەسەر میبەر فەرمووی دانیشە، یەکێک لە دەرەوەی مزگەوت گوێی لێ بوو دانیشت لە شوێنی خۆی، ئەستان بۆ نوێژ نوێژەکەشی هەر لە شوێنی خۆی کرد. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هاتە دەرەوە تەشریفی بردە دەرەوە ڕۆیشت و بینی فەرمووی بۆ لێرە دانیشتووی؟ عەرزی کردی پێغەمبەری خوا جەنابە لەسەر مینبەر فەرمووت دانیشە، تا ئێستا نەمزانی بە چێت فەرموو دانیشە، وتم نۆکە من مەقسوود بم لەوە. یعنی سەیری ئەم سەمع و تاعە دەربڕینە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. ئەی فەرموو خەڵکینە ئەمڕۆ چ ڕۆژێکە؟ کەسی تیا نەبوو نەزانێت چ ڕۆژێکە، ئەمڕۆ جومعەیە مەسەلەن. ئەنجا ئەوەندەی ڕەبیع الأوەلە، ساڵی ئەوەندە معلومە، یعنی ڕۆژ و ساڵ و مشتەکان معلومە. ئەی فەرمووی ئێرە کوێیە؟ ئەیان فەرموو الله والرسول أعلم. ئێمە کێوی عەرەفاتەکە هەمویان لێوە وەستاون. ئەمە چ ڕۆژێکە؟ الله والرسول أعلم. سەیری ئەم ئیلتیزامە، سەیری ئەمەی کە خۆی بە هیچ نازانێت لە مقابلەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام شتێکە فەرمێ. خۆ ئەزانن چ ڕۆژێکە؟ کەس نەوی قوربان جاناڵە ئەمڕۆ 14 ڕەبیع الأول. ئەی ئێرە کوێیە؟ کەس نەیفەرموو وەڵا ئێرە شاخی عەرەفاتە. خۆیش ئەزانێ. ئەمە جۆڕایەڵیکردنی تەواوی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. اینجا ئیقتیدا پێکردن، یعنی کەسایەتی ئێمە اقتدامان پێویستە اقتداکە بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. سەیری عەبدوڵای کوڕی عومەر کەن ڕەزای خوای لێ بێ، قەت نەیان بیونیوە بە دانیشتنی شەوەیەک دانیشت بێ لە دانیشتنی پێغەمبەر نەچوو بێ. لەکوێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دانیشت بێ لەوێ دانیشتووە، لەکوێ دوورکان نوێژی کردبێ لێوە گەڕاوتە و دوورکان نوێژەکەی لەوێ کردو. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام درەختێکی ئاوەدا، ئەم سەیدنا عومەرە هەتا وەکو کۆچی دوایی کرد هەموو ڕۆژە ئەو درەختەی ئاوەدا لەبەرەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئاویدا. برا ئەمە ئیقتیداکردنە بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. پاشان بانگەوازەکەی هەڵبگرێ. ئایا ئەم خەڵکی مسلمانەی ئێمە کە ئەڵێن بانگەوازی ئیسلامەتیمان هەڵگرتووە، ئەمە بانگەوازی ئیسلامەتی ئاوا هەڵەگیرە؟ 1.5 ملیار بەشەر، آخر 1.5 ملیار بەشەر، یعنی 1500 ملیۆن ئینسان وایان داناوە کە بانگەوازی خوایان هەڵگرتووە. ڕاستە ئەمە بەلیغوا عنی وەلەو ئایا، لە منەوە بیگەێنن ئەگەر ئایەتێکیش بێ. ئەمانە نیوەی ئەمانە، کاکە ڕوبعی ئەمانە، یەک لە سەر 10 ئەمانە کاکاتە 150 ملیۆن. ئایا ما دینەکەیان هەڵگرتووە؟ ئەی بۆ وا زەلیلی نەگەر وایە؟ خۆ ئومەتانی ترەوەندە نابن. ئەم شاهیدیدانە داوە لە مسلمانەکە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئاوا خۆش بێ، جۆڕایەڵی بێ، اقتیدای پێ بکە، بانگەوازەکەی هەڵگرێ، وەکو خۆی بە هەموو خەڵکی بگێنێ، بەرگری لە خۆی و پەیامەکەی بکە عەلەیهی سەڵات وەسەلام، خۆی لە پێناوی بکە بە قوربانی. و سەحابە بەڕێزانە تیرە هات خۆیانەدایە بەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، تیر لەسەر پشتیانە کەوت.
ناجوڵان نەبادا لە درزێکەوە بەر پێغەمبەری خوا بکەوێ عەلەیهی سەڵات وسەلام. ئەوە ئەبوو دوجانە و ئەنەس و سەعدی کوڕی ئەبی وەقاص هەموویان خوا لێیان ڕازی. ئەنجا بەرگریان لە یەکتری هەڵگرتنی ئەم پەیامە تۆ سەیری مغیرەی کوڕی شوعبە و نوعمانی کوڕی مقرین و ئەوانە کە ڕۆشتن بۆ لای ڕۆستەم قائیدی فارس چۆن ڕۆشتن بۆ لای کابرایەکی داما و عەرەبێکی پێپەتی وەکو خەڵک بۆ ئیهانایڵێ کابرایەکی دەشتەکی ئیسلامەتەکەی هەڵگرتووە و ئەسپێکی پێ و ڕم و شمشێر و ڕۆشتووە بۆ لای ڕۆستەم و ڕۆستەمیش لە فەخفەخەیەکی گەورە و ئیستقبالێک و فەرشی سووری بۆ ڕاخراوە و سەرینەکانی هەمووی مذەهەبن هەمووی بە ئاڵتون تەرتیب کراون و کۆشکێکی گەورە و ئەمیش هەر بە ئەسپەکەی و ڕۆی هەتا ئەسپەکەی چوە سەر فەرشەکە وتیاننا لێرە دابەزی و بە ڕمەکەی وتیاننا ڕمەکە دانێ وتینا ڕمەکە دانانێ هەر ڕۆشت و ڕمەکەی چەقان لە فەرشەکە هەر ڕۆشت و ڕمەکەی چەقان لە فەرشەکە تا گەیشتە لای ڕۆستە دوای کە وتیان نابێت لەوێ بوەستی نابێت لەوێ دانیش وتی ئێوە بان منتان بان کرد ئەگەر ناگەڕێمەوە ڕۆستەم وتی ڕێگای بدەن ئەمە یعنی پەیام هەڵگرتن بەما بێ برا ئەنجا پێویستە ئینسانی مسلمان لەگەڵ ئەم جۆڕایەڵی و اقتیدا و بانگەواز هەڵگرتنە لەگەڵ ئەم بەرگریکردنە لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و خۆکردن بە قوربانی پەیامەکەی لەسەر ئەم دید و هەڵوێستە سوور بێت تا ئەمرێ فاستقم كما أمرت ومن تاب معك ولا تطغوا لەسەر ئەمەی کە خوای پەروەردگار هیدایەتی داوی بۆی استقامەت هەبێ پێوەی پابند بە هەر وەکو کە فەرمانت پێکراوە ولا تطغوا لە سنوور دەرمەچن لا سەنگ مەبن